سرتا سلاطان لبي هاوريان طبعا خرای سوما لدرجه کارو چالاکی کانی هستا و بسازدانی پروژیک بو بکلتور کردنی کتاب وكو يعني سبدا خو بهوي ويك موبايل يعني بكاريناني موبايل رولا زيادون كردوا خوێنەرانی کتێب کەم بووتەوە بەداخەوە من سۆما حەمەد سەعیدم بەرپرسی ڕێکخراوی سۆما بۆ گەشەبێدان و هاوکاری مرۆیی کۆلێژی ئەندازیاری بەشی میکانیکم تەواو کردووە طبعا لە درێژی کار و چالاکیەکانمان ڕێکخراوی سۆما هەستاوە بە سازانی پرۆژەیەک بۆ بە کللتورکردنی کتێب لەناو خەڵکدا طبعا ئەمان زمان لە دروستکردنی پرۆژەیە چییە بۆ ئەوەی بتوانین زۆرترین تاکی هۆشیار بۆ ئەو کۆمەڵگەیە دروست بکەین بتوانین کە ناڵێم بنەبڕیکەین بەکارهێنانی مۆبایل بەڵام توانین تا ڕادێک زۆر بەکارهێنانی مۆبایل ینی کەمیکەینەوە پرۆژەکەش ئەوەی ڕاستیەکەی هەفتەیەک جار هەمانە لە کتێبخانەی گشتی خوڕماڵ سعات 1:30 پرۆژە کتێبخوێنەوە کە دەست پێکات ئێستا لەوانەیە کەسانێک کە بێ بڵێن تۆ توانی لە بڵێن لە ماڵەوە کتێب خوێنیتەوە بەڵام بەڕاستی ئێستا ینی بەکارهێنانی مۆبایل زۆر زیادی کردووە یعنی ئەوە نی بڵێ ساعاتێک و 2 ساعاتە یعنی ئێستا لەوانەیە خەڵکە بێ لە ماوەی 4 ساعاتە 15 ساعتی بەس مۆبایل بەکاربێنێ ئەڵێ من نەتوانم لە مۆبایلە ینی فێری شتێکی باش بووم و نازانم ئەو شتانە بەڵام تەحەداکەم ینی بۆ جۆرە نیە ئێستا شتە خراپەکان ئەوە بڵاو بوونەتەوە باشەکانی ینی شاردوتەوە بەڵام تۆ ئێستا ئێمە کە کاتێک دائنین لە ناوەندێکە لە کتێبخانەیەکە بەس بە تایبەتی دامانەوە بۆ شتی باش بۆ قسەکردنی باش ئێتر شتێکی خراپ بۆ نێوەندەیە تێپەڕ نابێت ئەمە زیاتر وەکات ئەو کەسێک کە خوێنەری کتێبە زیاتر قسەکان وەربگرێم طبعا هەمانە کە بڵێن ئەڵێ لە ماڵەوە کتێب بخوێنمەوە ئەتوانم ماڵەوە کتێب بخوێنمەوە چەند بەشدار بوو هەیە بەشداربووەکان وتیان ئێمە لە ماڵەوە کتێب بخوێنینەوە بەڵام تەحەداکەم بەهۆی مۆبایلەکەەوە ناتوانێت کتێب بخوێنێتەوە و گرنگیدا بە PDFەکان PDFش بەخوا کە توی سەریەکەی لەو لاوە لە ئینستاوە چاتێک بووە و یان لە فەیسبووکەوە یان شتێکی جوانە بینی خێرا ئەچی بڵێ مۆبایلەکە و PDFەکە ئیهمالەکەی PDFەکە ناخوێنێتە مۆبایلەکەیە چیشتە جوانەکانەکەی یان ئەگەر کتێبی کشە بێ لە ماڵەوە بەڕاستی تا مۆبایلەکە بێت تۆ کتێب ناخوێنیتەوە بەڵام کە بەڕاستی ئەم پرۆژانە زۆر گرنگە یعنی دامە وتومە کۆمەڵە کەسێکی کە دەرکەوت و تێگەشتو بن زۆرە ئەم 20 کەسە ئەو پەیامە کە پێیانە ئەگەرن بە 100 کەسی تر ماوەیەکی تر ئەبێ بە 1000 کەسی تر بابەتەکانی ئەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم زیاتر بەلای هۆشیارکردنەوە چێ یعنی بڵێن زیاتر بەلای بابەتی کۆمەڵایەتی یان وەکوتم ڕێکخراوەکەی ئێمە زیاتر گەشەپێدان و هاوکاری مرۆیە گەشەپێدانەکەوەیە کە تۆ گەشە بدەی بە تواناکانی تاکێک بەلای ئەو بابەتانە چین کە بڵێن چۆنەڵی وزەدا بۆ کەسە وای لێکە کەسێکی قسەزان بێ وای لێ بکە کە کەسێک بێت بێوی ئیشێکی دەست بکەوێ بێهیوانە بێت و دومیش لە ڕووی ینی کۆمەڵایەتیەوە ئەو کەسە نزیکی هەنێ کار نەکەوێ هەتا کەسایەتێکی ناشرین نەبێ ناو کۆمەڵگایە هەمیشە ینی وا بکات سودی هەبێ بۆ کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی توانم بڵێم گرنگیدانە بە توانەکانی ئەو کەسە و هەوشیارکردنەوەیەتی لە هەنێ بابەت ڕۆژانە ماڵەوە کێشەیەکی توانی ئەو شتانی کە ئەزمون بوو لە کتێبەکەوە طبعا ئێستا بڵێن چووکە سەرەتایی پرۆژەکەی کەسانێکی بڵێن زۆر بەشداریانە کردووە لێرە ئەمانەوەی ئێستا هەندێک منداڵ لەم پرۆژەیە بەشداریان کردووە و ئینشاءالله بەنیازیم کە ئەگەر ڕێژەکە زیای کرد ینی بەشێکی بۆ ئەو مناڵانە جیاوکەینەوە کە بڵێن تەمەنیان لە 7 تا 10 ساڵە و ئەو کەسانشی کە بڵێن لە تەمەنی 10 ساڵ بەرەو سەرەوەن 1000 پەڕێش تاوە نابێ سوودەکانی هێندە زۆرە قسەی بۆکە یان کەناڵەکە یان کەسێکە قسەکان بە دوایەکە دێن کەسێکی زمانپارە بەڕاستی من لە هەموو کاتێکی شوتومە چ لە ڕێ ڕاگەاندنەکانەوە بێت یان لە ڕێی تەڕۆ کۆمەڵایەتیەکانەوە بەڕاستی ینی زۆر جێگەی داخە زۆر جێگەی داخە یعنی ئێمە لە سنوورەکەین ئەتوانین بڵێن ئەڵێن کە بەوەی کە زۆرترین کەسی ڕۆشنبیریتیایە بەڵام یعنی کە ئەگەیتە حاڵەتێک پێویست بە کۆمەڵە کەسێکە ئافرەتێکە بێتە شوێنێک فێری شتێکی باش بێت یان قسێک بکات ئەبینیت پەنجەی دەست ئەژمێنرێت ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی گەڕێنمەوە بۆ لایەنی پەروەردە کە ئەم دایک و باوکە پیان عیبەیە کچەکە بێتە بەردەم کامێرە قسە بکە یان بچێتە شوێنێک شتێکی باش فێر بێ تۆ ئەچێتە شوێنێک سوورە زانی شتێک باش فێرە بێت ڕوە ئەزانی هەموو چوونە دەرەوەیە بۆ ئەوەیە ئەو کچە تووشی شتێکی خراپە بێ
يعني بەڕاستی زۆ جێگەی نیگەرانیە کە بەڕاستی هەمیشە ژووتومە پێشتریش یعنی لانی پەروەردە دایک و باوک کە تۆ ئەزای کچەکە و کەسێکی بەتوانایە کەسێک ئەتوانێت ئیش بکات قسە بکات شتێکی باش وەرگێ سوودی هەبێ بۆ خۆی کۆمەڵگە ڕێگەی لێ مەگرە ئەسڵ شانازی بۆ تۆ ئەچیتەوە بازاڕە سەدان کەس دەستخۆشی و لێکە بەڵام باشتەکە لە خۆت دەست پێ بکە زۆر ئاساییە کچەکەما دەربکەوێ و کچەکەش دەزانی شەرمنە گرنگی پێ بدە یعنی شەرمن نەبێ واز لەو شەرمنێ بێنێ گرنگی پێ بدە بەڕاستی یانی پێویست دەکات ڕاستە لە ژینگەی کە ئەچیتەوە بازاڕە ینی شخصی خۆم لەوانەیە چەند جار کچ بۆم گێڕێتەوە ئەچمە بازاڕە کەسانێکی قسەم لەسەر بکە ئەگە دەربکەوم ژینگەکە چییە یانی دایمە وتومە کە منێکی دایک و باوکم کە پشتی کچەکەم گرت کچێکم کە شەرم نەکرد خودی خۆم با ژینگەکە هەر قسە بکە کە ئەزانم بۆ شتێکی باش دەرەکەوم سەرەتا قسەیەکەن بەڵام دوای بکە تۆ بەردە بەڵام بۆ مەرجێ بەردەوام بیت کچی وەمان هەیە بەرگەی هەندێک قسەی نایگرێت تا ماگێکە دوو مانگە ئەزانێت دووسێک قسەی لەسەرەکە وازەهێنێ بەڵام منێکی کە بەرەو کچانەی بەڕاستی ئەوەی بمبینێ ئەلحەمدولیلا کەسایەتێکی دیارم هەیە و ئەشتوانم بڵم کەسانێک یعنی زۆر دەستخۆشیانێ بۆ کار و چالاکیەکانم سەرەتاکان خەڵک قسەی لەسەرە کردم قسەیان بە درسە کردم جۆرە لە جۆرەکان بەڵام دواتر زانیان کەسایەتێکی وام نییە کەسایەتێکی جوانم هەیە من ئامانجەکەم ئەوەی بەڕاستی سوود بگەن بە کۆمەڵگە سوود بگەنم بە خۆم و بە کۆمەڵگەم من شتێکی خراپم نەکردو بەڕاستی منێک ئافرەتم ئەمەوێت تواناکانی خۆم بشانم بە ئێوە بدەم بەڵام من تواناکانم بۆ جۆرەیە هەتا ئێوەش زیاتر پاڵپشتی کچەکانتان بن خێزانەکانتان بن خوشکەکانتان بەداخەوە ئێستا من دیقەتم داوە هەر ڕاگەاندنێکە دێتم خوڕماڵە ئەڵێ کەسێکمانەوەی قسەمان بۆ بکە لەبارەی ڕاگەاندنە و ئەفرەتانێک کە لەناو خوڕماڵن بەڕاستی کە پرۆژێکی وە دەکرێتەوە تایبەت بێ بڵێن بە کتێب خوێنە بەر پرۆژەیەک بێ کە سوود بە تۆ گەێنێ بەڕاستی بەشداری بکەن ئەوە نەبێ بڵێ کاتمان نیە بەڕاستی ئێمە کاتێکمان تەرخان کردو هەفتە یەک جار ینی کاتەکەی نازانم هەفتە یەک جار دو ساعتی ژمانەوە لەم شوێنەیە کاتێکی کەمە تۆ ئەتوانی لە هەفتەیەکە ئەم کاتە بۆ خۆت ینی دابین بکەی وەگەر ئیشێک هەیە لەو ڕۆژەتوانی مەگەر حاڵەتێک بڵێ نەخۆش بینە شتێکی وە بەڵام هەر ئیشێکی تر هەیە شتێکی ترێ بەلاوێ بنێ وەرە لێرە سوود وەرەگرە لەم پرۆژەیە چەندین کچی ترە ناسی لە ڕووی ینی کۆمەڵاتی و بە تۆ باشە کۆمەڵی برادری باشە ناسی فێری چەند شتێکی باشە بێ لە کتێبەکانەوە داواکارم لە ئافرەتان بەڕاستی زۆر زۆرورە کە لەم پرۆژانە بەشداری بکەن هەتا کەسانێکی ڕۆشنبیر و تێگەشتیان دەبچێت یان ئەگەر کتێبێکی شەبێ لە ماڵەوە بەڕاستی تا مۆبایلەکە بێت تۆ کتێب ناخوێنیتەوە بەڵام کە بەڕاستی ئەم پرۆژانە زۆر گرنگە یعنی دامە وتومە کۆمەڵە کەسێکی کە دەرکەوت و تێگەشتوو بن زۆرە ئەم 20 کەسە ئەو پەیامێک کە پێیانە ئەیگەنن بە 100 کەسی تر ماوەیەکی تر ئەبێ بە 1000 کەسی تر یعنی مەرجەونی بڵێ تۆ کەمترین کەساتوە